ئەحمەد جان کەنجین ئیشارەتدا دەست پێ دەکەم بە ناوی خودای گەورەی میهرەبان ملیارەها ملیار حەمد و سەنا و سوپاس و ستایش بۆ ذاتی پاکی ئەڵڵا کە خاوەنی هەموو ناز و نیعمەتەکانە. درود و سەڵات و سەلام بڕژێ بەسەر گیانی پاکی پێشەوامان نوری چاو و تاجی سەرمان محەممەد المستەفا صلى الله عليه وسلم و لەسەر یار و یاوەرانی و لەسەر شوێن کەوتوانی تا ڕۆژی دوایی. سەلام عەلەیکم وەرەحمەت الله وبەرەکاتوه. پێشێکی دەستخۆشێکی گەرم لە براو خوشکانم دەکەم لە ژیار بۆ پەروەردە و تەنمەی بەشەری خۆی گەورە موفەقیان کە بەشی بانگەواز هەرچەندە ساحێبەکەشی بەخۆی غائبە لێرە بەس قەید ناکە ئەوە نەهاتیە مامەستا سیروان خۆی گەورە زای خێری داتەوە بەخۆی چوویتە حەجێ و حەزیش بەمە باز دەکاتن. خۆی گەورە ئینشاڵڵا لێی قبول کردیە و ئینشاڵڵا دوعاش بۆ ئێمە دەکا. تاوان دەستخۆشیان لێ دەکەم کە ئەو پانێڵە خۆشیان دانا و دەستخۆشیش لە ئێوە دەکەم یا ڕەبی بەخێر بێن سەر هەردوو چاوانم لە خوشکان و لە برایانم خۆشحاڵتان کردین بۆ ئومێدیەوەی ئینشاڵڵا ئەو ئێوارە کۆڕێکی ئیمانی بێت بڕێک یادگاری خۆشی ئەو سەفەرە خۆشەی حەز بکەینەوە ئینشاءالله. طبعاً خۆشترین سەفەری ئینسانی مسلمان لە دنیاە قاتیبەتەن سەفەری حەجە، خۆشترین سەفەرە لێ ناوی سەفەر الئەسفارە، یعنی سەفەری هەموو سەفەرەکان بەڕاستی دایکی هەموو سەفەرەکانە. لەبەر چی؟ لەبەر ئەوەی ئینسانی مسلمان چەند ساڵە ڕوو لە کەعبەی دەکا، چەند ساڵە ناوی پێغەمبەری دەینی عەلەیهی سەڵات وەسەلام، چەند ساڵە ناوی ئەو هەموو سەحابە بەڕێزەی دەینی، چەند ساڵە جێی لە غاری ثەور بووە، لە ئەشکەوتی حیرا بووە، لە مەقامی ئیبراهیم بووە، لە سەفا و مەروە بووە، لە هاجەرەی، لە ئیبراهیمی، لە ئیسماعیلی، لە عەرەفەی، لە مزدەلیفەی، لە هەموو ئەو ناوانە سوبحان الله ئەو ناوانە حاڵەتێکی ڕوحی دەرونی زۆر غەریبی لۆ دروست کردووە. تەمەنا دەکا ڕۆژێک ئەوانە بە چاوی خۆی ببینی، تەمەنا دەکا ڕۆژێک ئەو بەیتە جوانی ببینی، تەمەنا دەکا ڕۆژێک بە پێی خۆی لە سەفا و مەروە هەروەڵە بکات، تەمەنا دەکا ڕۆژێک بە خۆی لە عەرەفات دوعا بکات، تەمەنا دەکا شەوێک لە مزدەلیفە بنوویتن، تەمەنا دەکا سەلامێک لە پێغەمبەری بکات صلی الله عليه وسلم، تەمەنا دەکا دوو ڕەکەعەت لە ڕەوزەی مبارەک بکات. ئەوانەوە دەکا بەڕاستی ئیشتیاق و ئەوەینەکی زۆر عەجائیبی لە بۆ ئەو حەج و ئەو شوێنە پیرۆزانە هەبی. جا بۆیە کە خۆی گەورە ئەو سەفەرەی بە قسمەت دەکا، ئەو ئیشتیاقی کە لە دڵیتی بەڕاستی لەوێ شەوق دەداتەوە، ئەو ڕەوحانیەت و ئەو ئیمانیات و ئەو عشق و ئەوینەی کە هەیتی لە بۆ وێندەر بەڕاستی زیاتر و لەوێ زیاتر بەهرەمەند دەبی و وەخوای گەورە ئینشاءالله ئەو سەفەرەمان بە قسمەت هەمومان دەکات. جا بۆیە بەڕاستی خۆشترین سەفەری دنیا بە نسبەت ئیماندار بەڕاستی ئەو سەفەرەیە کە سەفەری حەجە یان عومرەیە. طبعاً ئەگەر من بێم باسی هەموو دەرسە ئیمانیەکان و پەروەردەیەکان بکەم بەڕاستی زۆری دەبی ئەوانە دانیشن هەتا مەغریبی جێ لە بەڕا بگرن، بەڵام ئەوەندەی کە پێویست بی، ئەوەندەی کە وەختەکە بی ئینشاءالله زۆر بە پوختی و بە کورتی دووسێ مەشهەدی باز دەکەم، ئەوە کاندیکە بە لۆزارێکی کە ببینە ئینشاءالله. یەکەم مەشهەد لە مەشهەدە هەرە کاریگەرەکانی ئەو سەفەرە لەبەرکردنی ئیحرامە. سبحان الله، وەچی ئەو زورک و بەرگەی خۆ لەبەر دەکەیەوە، وەچی ئەو ئیحرامە سپێی لەبەر دەکەی، بەڕاستی حاڵەتێکی غەریبت دێتە پێش چاوی. ئەو وەختی دەزانی چوون لە بۆ خوای گەورە بە هیچ ناوێک نییە، بە ناوی دکتۆر، شێخ، سەید، سۆفی، عەلامە، فەهامە، نازانم چێ، هەمووی هیچی ناخواتن. دەبی ئەتوو بە شێوەیەکی بە زەلیلی بچێ خزمەت ئەو خوای، بە شێوەیەک بچی هەرچی ئاساری دنیای لە خۆت بکەیەوە، هەرچی ئاساری دنیای دەبی لە خۆتی بکەیەوە. دەبی سەفەرێک بی، تەجەڕود بی، هیچ شتێکی دنیات پێوە نەبی، خوا هیچی دنیای تو ناوێت، هەرچی هەیتت لۆ خۆتە هیچی ناوێتن. ئەوەی کەیدەی هەوێ خوا کە بگەیتە خزمەتی قەڵبێکی سپیە. یەومە لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم. کو ئەو ئیحرامە سپێ لەبەر کردیا بەڕاستی دەبی دڵیشت بەو سپیاتێ بچێ خزمەت خوای.
کەواتە یەکەم دەرس ئێمە وەری دەگرین ئیخلاسە. ئەو ئاەتەتان کە تازە مامەسە هۆشمەند خوێندیەوە وإذ بوأنا لإبراهيم مكان البيت أن لا تشرك بي شيئا کاتێ خوای گەورە شوێنی بەیتی بە حەزرەتی ئیبراهیم نیشاندا و پێی فەرموو ئەوەیە ماڵی من و قیتیکەوە و برندیکەوە بە مسلمانان بێن عاشقانی بەیت بێن بە دەوریدا بسوڕێنەوە یەکەم شت ئەن لا تشرک بی شەیئا دەبێ بەڕاستی ئیشەکان مەحزن لە بۆ خوای گەورە بی هیچ شرکی هەم شرکی شرک و هەم شرکی معنەوی کە شرکی ڕیا و ڕیابازی پێ دەڵێن نابی تێدابی دەبێ بەڕاستی ئەو کەسەی حەج دەکا یان عەمرە دەکا بەڕاستی بەدڵێکی پاک بچیت بەڕاستی دەبی خاڵیسەن مخلیسەن ئەتو لێرە نیەت بینی کە ئەو سەفەرەی بۆ خوای گەورە دەکەم کە ئەو سەفەرەی بۆ ماڵی خوای گەورە دەکەم کە ئەو سەفەرەی ئەچم بە خزمەت حەزرەتی ڕەسوول الله دەگەم صلى الله عليه وسلم خاڵی یەکەم و سەرەتایی هەموو شتێک خلاصە بۆی ئیمامی بوخاری ڕەزا و ڕەحمەتی خوا لێبی کاتێک کە سەحیحەکەی خۆی دادەنێ یەکەم حەدیث کە دایدەنێ حەدیثی ئیخلاسە إنما الأعمال بالنيات وإنما لكل امرئ ما نوى يعني كم حديثة أو دەستپێکی هەموو ئینسانێکە لە هەموو کارێکدا و بە تایبەتی ئەگە کارێکە گەورەبی وەکو سەردانی ماڵی خوا و بەجێهێنانی حەج و عەمرە و وەسیارەتی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم ولو دەرسانش کە هەتەیدایە لەو ئیحرام لەبەرکردنە ئەوەیە کە هەر کەسێک ئەگەر عقد و بغض و ڕق و قینەی لە دڵەبانە سەحەزێ چکە ئەسڵەن ئەو دڵە پاک نەبوویتەوە حتا شەوقی نورانی ئەو بەیتەی حتا نوری خوای گەورە لەو دڵی جێ ببکەوە لێ ئەوانەی بە عقد و بغزەوە دەچن هیچ ئیسیفادە لە حەجەکە ناکەن هەروەکی خۆیان دەمینێنەوە بەڵام ئەوانەی بەدڵێکی پاک دەچن هەرچی عقد و بغزە لە دڵی خۆیان بەتاڵی دەکەن دڵیان پاک دەکەن ئەلەوێندەر لە بە شەوقی کەعبەی لە بە نور و بەرەکەتی خوای گەورە لە بە مبارەکی شوێنەکان سبحان الله خوا حەزەکەشی لێ قبول دەکا و دڵیشی منەوەر دەکا ئەمە زۆر مهمە بەڕاستی کەسێک بستە حەز عقد و بغز و ڕقی لە قەڵی بیدابی بەخوا هیچ ئیسیفادە لێ ناکە وأن طهر بيتي للطائفين والعاكفين والركع السجود لك هر بيت دەبێت توش پاک ببیەوە ئەو بەیتە پاک کرایتەوە بەڵام دەبێت ئەتوش بە پاکی بچێ بەرامبەر ئەو بەیتەی ئەو بەیتە کەسێکی ناوێ کاو بەڕاستی عقد و بغز و چینێ لە ناو دڵدابی بەرامبەر مسلمانە لێکەواتە خاڵی دووەم لە دەرسە ئیمانیەکان کە ئیحرامێکی سپی دەبەستی ئەوەیە کە دەبێت دڵێکی پاکت هەبی خاڵی سێیەم کە ئەتوو دەچی بەڕاستی دەبی دەو بە ذکر بی ئیتر تەواو ئەتوو بەرەو خوای گەورە دەچی بەرەو حەزرەتی ڕەسوول الله دەچی صلى الله عليه وسلم بەڕاستی دەبی وازە قسە و بەعسی دنیای بینی واذكروا الله في أيام معلومات خوای گەورە دەفەرمی وإذا أفضتم من عرفات فاذكروا الله يعني لە هەموو حاڵەتەکان خوای گەورە بە بیرمان دەیتەوە ئەلەو شوێنە یادی خوا بکەن لێرە یادی خوا بکەن یادی خوا بکەن لەوەی فێرمان بکە ئازیزانم ئەو سەفەرە بەڕاستی نابێ ئەتوو مەشغوڵ بی بە خۆت نابی مەشغوڵ بی بە دنیات نابی مەشغوڵ بی بە بینە و بەردە بەڵکو دەبی مەشغوڵ بی بە خوای گەورە دەبی دائیمەن تەنها خوا لەبیر بی لۆ چکە ئەو سەفەرە بۆ خوات کردووە لە پێناوی خوات کردووە دەتەوێت بە خزمەت خوا بگەی بە خزمەت حەزرەتی ڕەسوول الله بگەی صلى الله عليه وسلم بەڕاستی دەبی بە هەموو کاتێک زبانت و وردی زبانت بە ذکری خوای گەورە بی بەس بەداخەوە بەڕاستی دەبین ئەوانەی دەستە عەزێ وەختێکی زۆری خۆیان ئەفەوتێنن بە قسەی بێسەروبەر بە سوعبات بە پیاسەی بازار بە وەختێکی زۆر لە عمریان هەموو بەزایع دەچی نازانن دقە بە دقەی ئەو حەج و عمرەیە بە هەزارن خێر و حەسەناتی لە دی دەچی ئەگەر یەک نوێژ بە 100,000 نوێژی بی ذکرێکیش بە 100,000 ذکرە تەسبیحاتەشی بە 100,000 تەسبیحاتە سەدەقەیەکیش بە 100,000 سەدەقەیە لێکەواتە بەڕاستی ئەتوو زۆر زۆشتی گەورە لە قیسووە لەبەرەوەی نازانی کەوە یەکێک لە خاڵە گرینگەکان ئەوەیە ئەتوو دەبی خەریکی ذکری خوای گەورە خاڵێکی تر کە ئێمە لەو سەفەرەدا ئیستیفادە لێ دەکەین و دەرسی لێ وەردەگرین خزمەتە بەڕاستی ئەو کەسەی دەبی دەستە حەج
دەبی خزمەت بکە نابی خزمەت بکرێ بەڕاستی دەبی ئەتو خزمەتی خەڵکی بکەی کە پێ دەڵێن ئەلئیحسان ئیحسان دوو زۆرە ئیحسانێک بەرامبەر خوای ئیحسانێک بەرامبەر خەڵکی ئیحسان بەرامبەر خوای ئەوەیە کە لەوێن دەرگوا خوا بپەرستی کە ئەنەما خوای بە چاوی خۆت دەبینی الإحسان أن تعبد الله كأنك تراه إحسان أويك واخوا بپرستی كأنما خواي خود دبيني ديوا مالي خواي قورة ديد أو مالي پیغمبر ديد عليه الصلاة والسلام أو آثار الصحابة كان الديد آثار حضرة إبراهيم هاجر وإسماعيل الديد تيتك ببيني همو أو آثاراني كأو شويناني كقرآني تدادا بزيا همو موجودة الإحسان أن تعبد الله كأنك تراه ولم تناخوا ما هو بيبيني أجبروا إما ناتوان بيبينين وإن لم تكن تراه فإنه يراك ليخو خواهتو دبيني كواتك براستي أم حالة الدرونية دبي لبو خود دروس كي كاتك كبرانبر أو بيترا دوستي وبزان خواي جلال وعظيم ومهربات دبيني كاتك نوش دكي وطاعت دكي وهر أو إحسانش أو كتساك لغا خلق بكي عبد الله كوري مبارك رضا ورحمتي خالي بي كدا تسوى حز طبعا عادتي وابو صالح دا تسوى زهاد صالح دا تسوى حز كدا تسوى حز برادر كان خرده كردو يقول مرزكم هيا يقول تسيا يقول ورن همو باركان تنبينن لو تشي سيمن كان اتو تسندد باريه 100 دينار تشي سكت قبات كو ناوت فلوسو باينا او بنيمن باريه همو اللي دستاندن يقول خدمت همو عايدي منها مصرف همو عايدي منها حتى دقرانوا او وين دزاني اخيري لي عند جيرتوا كذا قرانو دغو كاكاري كباري خوتان ببنو او عايدي منها او خزمت امن ديكم دبرو زوري بيغور بو او حزا زور او شعيري لا بيروز بو وحازي لا زور غورو مبارك بو حزي ذكر بخوي خزمتي امكا بو حزي ذكر بخوي لخزمتي اندابي عزيزانم اواني اللي حزه ششونا راحتي دروز دكن او اواني لحزه جدال دكن او كساني لحزه مناقشه زور دكن او كساني لحزه خلشي ازيد ددن براسي خلل لحزه كيان دروز دبي خوي قورو بخوي دفرمي لا رفث ولا فسوق ولا جدال في الحج نقصي قور نقارقار نقول نحني لحز دبيتو اقل خوبي بس خزمت بكي زيرانك ما نهبو لاسكان ناوي عازي احمد بو هزار رحمتي خوي دبي فوتي كردو خوا درزي عاليك صالق لحزي هات بو موا سرداني كردم او قصه لبو جرامو قصه شي زور غريبه زور غريبه تمام مستا تازه خوم ناسيبو بابم امني برد حزي لقى خوي تيما شازه كزبون بباستا تشون باستا كوقت خوي لنزف راده هذا نزف وكربلاء باستان ديتيها نازم او زي لبروانا كم ديتي بي او زي زيرين نتان ديتيها او قديم اما ديتم مان باس سارتشي قوريت بشتي همو داربو بداري دروس كرابو فيش شي صلاح الدين ابو شكلتي او ابو طبعا او حازيانا للسري او بس او حمو اشاني بعدك دابا نسكونو كوماشو برنزو ساوارو بروشو بيرخاني وساعر كشتي همو لقى خويا ببان لبو حزي فلميزو نفتو هرم مشتيان دبر فقيرانا نيونو زيو نستنو هرم يان دبر وي وش ايرا نبو استا مثلا او هم خدمات او هم مشتنا خاطن دبا بخود بكي خلق اصلا لو دمر لتينان دبر او نبو قورة ترين شي حزي او بو سبحان الله قورة ترين شي حز او بو زي قلتي رويشتين بباستي لهوليرة سوينا بغداي يقدو شوان لمزقوتي قيلاني مانوا خواهي قورة درزي صاحبك اي برز كاشي عبو القادر قيلاني خواهي باشان دسونا كربلاء يقدو روجاني لكربنا خصبة الإمام الحسين دمانو إنزا أوزا درويشتن برو عرعري بريدة كتن استازادة شي دو سايتي هشت برين سياري بيدا دوا خوش او وقتي خول بو زور ناخوش بو زور بأزياد بو المهم قلتي زور بزحمت احتاج يشتينا عرعري السعودي سرباري اوش قلتي اما هشت دراب ما لقى خو ما بربو دراب اواني كوستاده سيري راده وصي ديواري سبي ولبق دكن او درابان لبر اوي او صحراء بيني كربلاء ولا بيني عرعري السعوديه خولبو زادك همي خولبو سياره دسو نو خولي حاسد ابو دبا درابي دانين صار دراب لولا تاري لو او بس دا دروي بغارتي دسو او دارمان دهنا او دراب او دامان دنا دغ بو رسالتي ام او صحراء ما بري زابسن شو بسن روش خود زانيتن باشان قلتي والله بوت ساوي خمديت
ژن و مێردەك لە بەخشیە خنکابوون لەو گۆڕی خنکابوون لە تێنان خەڵک بەزێ هێشتبوون يعني ئەوەندە سبحان الله زەحمەت و ناڕەحەتی بوو مێم گوتی زۆر بە زەحمەتی گەیشتینە حەجێ چون لەوێ دەرحەجی خۆمان کرد زۆر بەخۆشی هاتینەوە مەدینەی کە 8 ڕۆژ لە مەدینەی بمینێنەوە 8 ڕۆژ لە مەدینەی بمینێنەوە تەمان ئێستا وەناکەن ئەگەنە بەخۆی سونەتە ئینسان بەڕاستی چل نوێژان لە مزگەوتی پێغەمبەری بکە عەلەیهی سەڵات وسەلام لەبەرەوەی فەرمودەیەکمان هەیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمی هەر کەسێک چل نوێژی بە جەماعەت ئەلەو مزگەفتەی من بکە خوای گەورە دوو بەڕائەتی دەداتێ بەڕائەتێک لە نیفاق بەڕائەتێک لە ئاگر زانمیم ئەوانە عادەتەن 8 ڕۆژ دەمانەوە گوتی لەوێن دەردەمانەوە دەچوینە خزمەت پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام و داهاتینەوە نوێژەکانمان دەکرد گوتی شەوێک لە خەومدا دیتم خەڵک کارتیان لە دەستە کارتەچیان لە دەستە ئەمیش گوتم کاکەوە چی ئەو کارتانە گوتیان لە ئۆتۆوەرە نەگرتیە تم ناوەڵە کاکەوە کارتی قبولبوونی حەجەیە بڕەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دانیشتیە هەرچی حەجی لێ قبول ببی کارتەچی دەداتێ گوتی بەغار چووم دیتم سەڕە گیرایە سەرم گرت وتی حتا سەرم هات دیتم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەسەر کورسێکی دانیشتیە بە قوربانی بین بەداک و بابەوە یا ڕەبی تی دانیشتیە یەک لێی دەپرسی ناوت چییە ناوم فلانە کارتێکی داتێ دەرە بڕۆ حەجت قبول بوو تی سەڕەی من داهات گوتی ناوت چییە تم ناوم حاجی ئەحمەدە گوتی حاجی ئەحمەدەکە چی هاتی کوڕی خۆم تو زۆر منداڵی تم مەڵا یا ڕەسوول لەگە بابم و لەگە جەماعەتێکی هاتم وتی چەند نەفەرن تم 16 15 کارتی دامێ گوتی کوڕم حەجی 15 کەسان قبول بووە بەس حەجی یەک کەسان قبول بووە ناوی فلانە ناوی شەهینە تی زۆر ئەزیەتی گۆیدایە لۆی خوا حەجەکەی قبول نەکردیە بەڵام پێی برێ پێغەمبەر ئەفەرمی عەلەیهی سەڵات وسەلام پێش ئەوەی مزگەفتی من بەجێبێلی تۆبەی بکە خوا حەجەکەی لێ قبول دەکاتن ئەوەندەی پێ برێ وتی بەخەبەر هاتم هەندە دڵم خۆش بوو وەخوو بوو دڵم بفڕێتن تیلۆ بابم جێراوە سبەی وتی بابم هەنگریا لە خۆشیان بەڕاستی خۆشە ئەنی بەڕاستی مژدەکی خۆشە و ئاخری حەجێ مژدەی قبول بوونت پێ بڵێن وتی بابیشم جەماعەتی خڕ کردەوە گوتی جەماعەت وەڵڵی ئەحمەدی کوڕم ئەو خەونەی دیتیا هەموو گوتی بەڕاستی کە خەونەکەی جێراوە هەموو گریان پاشان گوتی ئەو حاجی کە بڕک زۆر بە ئەزیەت بوو وەڵڵی دەی لە سەجێ هەر شەڕی بوو لە مەسینەی هەر شەڕی بوو لە نانی هەر شەڕی بوو لە ناوپەستی هەر شەڕی بوو سبحان الله ئەزیەتی دەداین بەڕاستی بە هەمومان قزمەتمان دەکرد ئەو پیاوە هەر ئەزیەتی مەی دەدا فەرمی بابم پێی گوت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەو هادە فەرمی ئەگەر ئەو کابرایە نەڕوا لە مزگەفتی من تۆبەی بکە و داوای لێ خۆش بووم کە خوای گەورە حەزەکەشی قبول دەکە تی بەو قورئانی زۆر بەڕقی جوابی مەیداوە زۆر وتی خەونێکی خۆشی جێراوە خەونەکە زۆر بێمەعنا بوو وتی عەلا ئەساس ئەوە جوابی بابم دەداتەوە بزانە ئازیزان بە خودای ئەوانەی دەستنە حەزێ واللهی خزمەتی خەڵک نەکەن خوای گەورە حەزیانی قبول ناکە دەبی خزمەتکار بی دەبی بە معنای کەلیمە خزمەتکار بی خاڵێکی تر لەوانەیە کە ئەمە لەو حەجە وەری دەگرین یەک دوو خاڵیت کە باز دەکەم بەسە لە مەجالی مامۆستای خۆشەویست بدەم یەک دوو خاڵیت کە بە کورتی باز دەکەم یەکێک لەو خاڵە گرینگانەی کە ئەمە لە حەج دەبی وەری بگرین ئەویش ئەوەیە ئیتیباعی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بەڕاستی دەبی ئێمە لە حەج ئیتیباعی پێغەمبەر بکەین عەلەیهی سەڵات وسەلام بۆیە پێغەمبەر دەفەرمی خودوا عنی مەناسیکەکم نابی بپرسی ئەرێ کاکەوە لۆ حەف تەوافە ئەوە لۆ حەف سەفا و مەروایە ئەرێ لۆ لە مزدەلیفەی دەمینێمەوە ئەرێ لۆ لە مینایە ڕەزم دەکەم تو علاقەت پێوە نەبی کاکە هیچ علاقەت پێوە نەبی ئەتۆ عەبدی خوای جێبەجێ کە ئیتیباعی پێغەمبەری خوا بکە عەلەیهی سەڵات وسەلام ابن عەباس دەفەرمی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی دەفەرمی وەکو پێغەمبەر حەج بکەن مەپرسن ئەوە سونەتیان ئەوە واجبە مەپرسن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام چۆن حەجی کرد و ئەوە حەج بکەن چکە ئەو حەجە قبوڵە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەو دەزانی بە چ شێوە خوای گەورە لە بەندەکانی خۆی ڕازی دەبی زەبڕاستی ئیتیباعکردنی پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام مەرجە لە حەجێ نەک بە عەقڵ و بە ئیجتیهادی خۆت بچی حەجێک بکەی و ناوەڵە ئەم لێرە ئەوها باشترە ناوەڵە لێر هیچ ئەوها باشتر نییە باشتر ئەوەیە تو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام چی کردو ئەتوش ئەوها بکەی خاڵێکی تریش لەوانەی کە گرینگە ئەوەی ئەلیستیسلام تەسلیم بی لە حەج تەسلیمی خوای گەورە بی تەسلیمی فەرمانەکانی بی ئازیزانم حەج هەر هەمووی قسەی دایک و باوکێک و منداڵێکە حەجەکە هەر هەمووی بەبەیتەوە بە سەفا و مەرواتەوە بە شەیتان ڕەجم کردنە هەمووی
قصەی یەک عائیلەیە کە ژن و مرد و منداڵێکە، بەڵام ئەو عائیلە بەچی خوای گەورە ئەوا بەرزیکردن بە ئیستیسلام، بە تەسلیم لە بۆ ئەمری خوای گەورە. بزانە بەس تەسلیم بوونی حەزرەتی ئیبراهیمە بە ئەمری خوای گەورە خوا گەورەی کرد، هەر تەسلیمی هاجرە خاتوونە بە ئەمری خوا گەورەی کرد، هەر تەسلیم بوونی حەزرەتی ئیسماعیلە ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێ سەڵات و سەلامی خوایان لەسەر لۆ ئەمری خوای گەورە خوا گەورەی کردن، هەمووی تەسلیم بوونە. بەڕاستی ئێمەش دەبی تەسلیمی ئەمری خوای گەورە بین. کاکە نابی چاون نابی خۆشکەکەم بڵێ ئەرێ تخوا ئەو حیجابە قورسە چێ خوا داینایە کوڕە دەبای وەڵا ئەمەش وەکو پیاوان بای نا ئەتۆ عەبدی دەبی خوا چی گۆت ئەوا بکەی، ئەو حیجابە لە بکە کە خوا پێی خۆشە، ئەو عیبادەتەی بکە کە خوا بۆی دانای. کوڕە گەنجێک برایەک عەزیزێک نابێ گلەی هەبی لە شەرعی خوای گەورە، نابێ گلەیت هەبی لە ئەوامری خوای گەورە، تەسلیم بە چکە بە تەسلیم دەبیتەوە. بۆی بزانە حەزرەتی ئیبراهیم چی بە کوڕەکەی گوت؟ فەرمووی یا بنەیە ئینی ئەرا فی المەنام ئەنی ئەذبەحوک فانظر ماذا ترى. ڕۆڵە گیان لە خەودا پێیان گوتوم سرت دەبڕم، فانظر ماذا ترى. چ دەرێ ئەتوو؟ چی بە بابی گوت؟ نێگو بابە کوڕە نەکەی ئەم تاقە کوڕی توم هەر ئەتوم هەیە بابە هەر ئەمنت هەیە نەکەی جەرجی تاکەم بسووتێنی بابە نەکەی بە قوربان بم جاعێرم شتان دنیام نەدیتێ شتان ژنم لەی نایە شتان ئاواتی دنیام نەهاتە جێ. فەرمووی یا ئەبەتی ئیفعەل ما تؤمەر. بابە گیان ئەوەی ئەمرت پێکرایە جێبەجێکە، ستەجیدونی ئینشاء الله من الصابرین. دەشم بینی چەند مردم چەند بە سەبر و بە ئارامم هەتا ئەمرەکەی خوای گەورە جێبەجێ بکەیت. سبحان الله، کاریگەرترین مەشهەد و ناخۆشترین مەشهەد لە بۆ ئەوانەی کە عاشقی محەممەد المستەفانە عەلەیهی سەڵات وسەلام سەلام کردنە لە پێغەمبەری خوای گەورە. بەڕاستی زەحمەت و ناخۆشە. دەزانی لەبەرچی؟ چکە پێغەمبەر ئەتبینی و ئەگەر شایستە بی جوابیشت دەداتەوە، ئەشبینی و ئەگەر شایستەش بی جوابیشت دەداتەوە. بەدبەختی بۆ ئەو کەسەی سەلام لە پێغەمبەری بکە و جوابیشی نەداتەوە. بەخوای زەحمەت، بەڕاستی زەحمەتە. چ لێرە ڕا لە هەولێرە ڕا بڕۆ مەدینەی سەلام لە پێغەمبەری بکە پێغەمبەری جوابت نەداتەوە. بەڕاستی سەخت کەنجی جوابت دەداتەوە. ئەو وەختی کە ئەوانەی پێشتر گوتمان ئەوانەی گوتمان بیکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام جوابت دەداتەوە. یەکێک لەو شاری هەولێرەی 2 ساڵ پێش ئێستا چۆ عەمرەی گوتی ڕەمەزان بوو ڕۆژی یەکەم نەمتوانی بچم سەلام لە پێغەمبەری بکەم عەلەیهی سەڵات وسەلام. چەند یعنی هیمەتم دا خۆم بەڕاستی جورئەتم نەبوو نەمتوانی. ڕۆژی یەکەم نەچوو، ڕۆژی دووەم خۆم شوشت جوان خاوێن گوتی چوم سەلامەکەم لە پێغەمبەری کرد عەلەیهی سەڵات وسەلام. کە چوومە لە دەرکەی جوبرەی دەچێ دەرێ وابزەم دوورکەی جوبرەی دەچێ دەرێ لە دەرکەی سەلام دێژۆرێ گوتی سوبحان الله هیچ دڵم قڕپرتە چی بوو، یعنی نەگەیشتمە ئیتمئنانە کە ئەو سەلامە پێغەمبەری خوا جوابی دایتەوە. کە بەیانی دیسان هاتمەوە خۆم شوشت عینەن جوان بە خاوێن باوێنی بە بۆم خۆش چوومەوە خزمەت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. دیسان سەلامەکەم لێ کرد، شەوێ زۆر دوعام کرد تم خوایە بە حەقی ئیسمی عەزەمەت خوایە ئەگەر ئەو سەلامی پێغەمبەری بە پێغەمبەری گەیشتیە خوایە پێم پیشاندەوە، خوایە بە گەورەی خۆت شتێکم نیشاندە شتێکم پێ بڵێ کە ئەو سەلامەی من گەیشتە پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام. وەڵی حەدوو ڕۆژی نەبرد برایەکی موسڵمان لە هەولێرە تەلەفۆنی لۆ کرد بوو ئەرێ فلان ئەوە تو لە عەمرەی؟ گوتی ئەرێ وەڵا تی بەو قورئانی ئەو شەو بە خزمەت پێغەمبەری گەیشتم صلی الله عەلەیهی وسەلەم. فەرمی بە فلانی برێ بۆ خوایە هەردوو جارم جواب داوە بەس ئەو ئاگای لە خۆ نەبوو، هەردوو جارم جواب دابەوە بەس ئەو ئاگای لە خۆ نەبوو. یەکێک لەو خوشکە ئەوروپیانەی کە بوو بۆ موسڵمان سبحان الله جێ لێ بووە کەوا سەلام لە پێغەمبەری دەکەی عەلەیهی سەڵات وسەلام پێغەمبەر جواب دەداتەوە، ئەویش هەر وەی زانی و بە حەقیقی جواب دەداتەوە. باشەوەی کە فێرە ئیسلامەتی بوو، فێرە قورئان و ئەحکامی شەرع بوو، ئیلتیزام حیجابەکی جوان هاتبوو، حەزێکی کرد بوو. لە حەزێ سەلامێکی لە پێغەمبەری کرد بوو عەلەیهی سەڵات وسەلام دیتی هیچ جواب نییە. ئەی باشە هەموو عالەمە سەلام دەکات دەڕوا لۆ دەڕۆن لۆ جوابی بینیە جێرا دەگری هیچ جواب نییە. کی بۆ قورئانی ئەمن ئیسلامەتیەکەم مەزبوط نییە، نەبوو خوای خەلەلی تێدایە. وتی چوو بۆ شوقەی هەنگریا بوو هەنگریا بوو ئیلا ئەو ئیسلامەتێ من خەلەلێکی تێدایە، ئیلا ئەو ئیسلامەتێ من شتێکی تێدایە لۆ ئەو هەموو خەڵکە جوابی سەلامی خۆیان وەرگرت و ڕۆیشتن لۆ ئەمن جوابم نەبوو. وتی هەر ئەو شەوی بە خزمەت پێغەمبەری خوای گەیشت عەلەیهی سەڵات وسەلام
پێغەمبەر فەرمووی هەی کچەکەم هەی ڕۆ لە شیرنەکەم بەوەڵڵا جوابم داوە ئەگەر یەک جار جوابی خەڵکم دابووە 3 جاران جوابی تۆم داوە سبحان الله زەبڕاستی ئەو مەشاهیدانە زۆر ئیمانین زۆر خۆشن بەڵام بۆ کەسێک کە بەڕاستی بزانی کە حەج و تەواف و سەعی و مزدەلیفە و عەرەفە و مزگەوتی پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام لە پێغەمبەری چۆنە هیوادارم هەر ئەوەندە مەزالیدا ئەو کابرا زوو ئینزاری دامێ گەنا حەزم نەکرد زۆری ماوە کە لە خزمەتتان باس بکەم بەس ئینشاڵڵا با لۆزاریت کەبی وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه